درنگانێکی شەوە ژمارێکی زۆر هاوڵاتی هاتوون تا ئامادەیان هەبێت و تەرمی ئەو چوار حاجی لە ڕۆمادی تووشی ڕووداوی هاتشۆ بوون دوای گەڕانەوەیان بۆ سلێمانی و ئەنجامدانی نوێژی مردوو لە سەریان تەرمەکانیان بە خاک بسپێرن. ئێمە کەشتەکەمان بیست ڕاستەوخۆ کەوتینە پەیوەندی لەگەڵ نەخۆشخانەکە ڕاستەوخۆ لەگەڵ مێتخانە لەگەڵ تەبی عەدلی لەگەڵ هەندێک لە ئەفسەری تایبەت بەو بوارە قسەمان لەگەڵاکردن کە لێرەوە بڕین بەدەم مەیتەکانەوە جەنازەکانەوە ئەوان تەکلیفیان کە وتیان مەیەن دنیا گەرمە وەزەکە ناخۆشە دەیان سیارە لێوە بەڕێکەوەن بۆ ئێرە ڕەنگە ڕووداوی نەخوازدا و ڕووبا خۆمان ئێمە بۆ تا ئەنێرینەوە خی گەورە ماڵیان ئاواکە کۆمەڵی خەڵک لەوێ هەستان لەو برا عەرەبانی ئەوێ و یەک دوو برای کوردیشیان لەگەڵا بوو تەبعەن کاکدانا و ئەوان وردە وردە لەوێ کەوتنە ڕێ و هاتوونەتەوە ئەوەی کە بە ئێمە کرا پەیوەندیکردن بووە وەساسکردنی گەڕانەوەیان بووە. تەرمی حاجی مستەفا و هاوسەرەکەی لە گۆڕستانی کەڵەکن بە خاک سپێردران. حاجی جاسم و هاوسەرەکەشی لە گۆڕستانی ئابلاغ ئەم دوو خێزانە بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان بەیەکەوە سەفەری حەجیان کرد و هاوڕێ نزیک یەک بوون بەڵام لە گەڕانەوەیان لە نزیک ڕۆمادی تووشی ئەم ڕووداوە بوون. بەڕاستی ئەم کارەساتێکی قرس و دڵتەزیێنە لەلایەکەوە لە لای تریشەوە ئەوانەی کە لە حەج ئەگەڕێن و حەجیان ئەنجام داوە کە یەومین وەلەدەت و ئەمه پاک کراونەوە خی گەورە خاوێنی کردوونەوە بە تایبەتی ئەم پیاوە بەڕێزش سیارەکەی خاص بۆ ئەوە کە ئەنجامدا کڕیوە کە پێ حەجی پێ بکات خی گەور لیان قوڵگەوە ئێستا بەرەیانەکەین بەرەو کەڵەکن لەوێ خاچیان دەسپێرین انشاءالله بۆ ئومێدەی خی گەورە لەوانیشی لە ئێمەش خۆش بێ و ئەوە ژەزان کە وما تدري نفس بأي أرض تموت کەس نازانێت لە کوێ و لە چ شوێنەکە ئەمرێت ئەوە خی گەورە لیان خۆش بێت. ئەمساڵ نزیکەی 20 حاجی کورد لە مەراسیمی حەج و لە دوای بەجێگەیاندنی فەریزەی حەج گیانە دەستداوە. لە ڕووداوەکەی ڕێگای ڕۆمادیش جگە لە گیانە دەستدانی 4 کەس هاوسەری دووەمی حاجی جاسمیش بە سەختی بریندار دەبێت و ئێستا لە نەخۆشخانەیەکی ڕۆمادی لەژێر چاودێری پزیشکیدایە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.